ئەمریکا ئەم شەڕەکە نمایشی هێزە بەرامبەر رووسیا و چین، بەڵام لە دەواازەی ئێرانەوە دەیەوێت ئەو خواستانەی کە هەیەی بەسەر جمهوری ئیسلامیە بسەپێنێ و سەرنجام شەڕەکە ڕابگرن. ئەمریکا وەکو عێراق ناکات 4500 جوندی ئەمریکی لە شەڕی عێراق کوژراوە. ئەگەر ئەم جارە ڕوبعی ئەوەش بکوژێ ئەمریکا تەحملی ئەمە ناکە، خەڵکی ئەمریکا تەحملی ئەمە ناکە. بۆیە پەیوەندیەکە بەکێ بەمانەوە بتوانن هەڵایەک شتێک دروستکەن. بۆ ئاگاداری لەو کاتەوەی ئەم تەلەفۆنانە بڵاو بۆتەوە بە شکلێکی زۆر 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 قەوی لە هەموو شارەکانی کوردستان، لە سنە، لە مەریوان، لە کامیاران، لە شنۆوە، لە مەهاباد، سوپای پازداران بە شکلێکی ئێژگار زۆر بڵاوی پێکراوە، چونکە لە بنکەکانیان دراوە. ئێستا مزگەوتەکان و مەکتەبەکانیان هەڵبژاردووە بە شکلێکی بەربڵاو سوپای پازداران لە شارە کوردیەکانە بڵاو بوونەتەوە. یعنی هەر ئێستا فەزای خەفەقان و ترس و خۆف و هەموو ئەوانە سەراسەری کوردستانی داگرتووە. بەم معنایە لە ترسیەوەی کە نەکا حرەکەتی یا شتێ بکەێت. ئەم ڕۆژانە وەزیری خارجی ئێران تەلەفۆنی کردو بۆ باخۆ تاالبانی کە ئەڵێ گوایە هەلومەرجی شەڕەکەیان تاوتوێ کردووە و نازانم چی کردو. ئەمە قسەیەکی پرۆپوچە هەڕەشەی لێکردی تەلەفۆنێکە کە ئەو کردوێتی ئەڵێ ئەگەر بژوڵی تۆ شارەکانتان وێرانەکەی هەرچەنە خۆ دەستیشی نەپاراستەوە. تا ئێستا بەردەوام هەولێر لەژێر ڕەحمەتی موشەکانی جمهوری ئیسلامی هەیە.